کە قوتابیەکان قسەت بۆ دەکەن هەستی ئارامیان لەلا هەیە ینی دەیبینی هەستی پێ دەکەی کە ئەوان هەست بە ئارامی دەکەن لەلا قسە لەلا دەکەن بە تایبەت ئەو خوێندکارانێک کە تۆزێک تەمەنیان گەورەترە چ هەستێکە؟ بەڵێ بێگومان من متابعی تەڵەبەم کردیە زۆر غەمگین بووە زۆر ناشاد بووە لە هاتن و چوونی لە بۆ قوتابخانە خۆم بانجیم کردیە دوای یەک دوو جەلسەینجا قسەی بۆ کردیمە کە کێشەی خێزانی هەبووە گرەیەکی دەرونی هەبووە کە لە بۆ منی باس کردیەوە ئەو منیش ڕێنماییم دایتێ و هاوکاری بوویمە ئەو منداڵە گەشایتەوە پاشپەترەی شاد بووە حەزی چتەوە قوتابخانەی حەزی چتەوە دەتانم بڵێم گەڕایتەوە نێو ژیان بە دنیایەوە ڕاستە بەپێی ئەوە زمونەی کە هەتە ئایا هەندێک خێزانیش ڕەنگە لە شوێنی تریشە بێ لە هەموو شوێنێک ڕەنگە و خێزانانە هەبن کە گوێ بە منداڵەکانیان نەگرن و نەهێڵن قسە بکەن دەرفەتیان پێ نەدەن چۆن ڕێنماییان دەکەیت؟ بڵێ ئەم منداوە لە هەموو دایک و باوکان دەکەم یعنی پێش هەموو شتێک هاوڕێ بن لەگەر منداڵەکانیان و ئەو دیسپلینە نەسەپێنن کە ئەوان دایکن ئەوان باوکن ئەوانش منداڵە پێم وایە دایک و باوک باشترین شت کە پێشکەشی منداڵەکەی بکە ئەوەیە هاوڕێبی لەگەرەوە منداڵی و نیسۆ ماندێلا قسەی زۆر جوانی هەیە دەرێ سیفاتی ڕاستەقینەی هەر کۆمەڵگایەک بەوە دەناسرێتەوە تا چەند جێی لە منداڵان دەگیرێت لەو کۆمەلگایە تا چەند منداڵان دەبیسترێن لە هەر کۆمەلگایەک منداڵ بیسترا منداڵ قسەی کرد منداڵ گومان و پرسیاری هەبوو ئەو کۆمەلگایە سەرکەوتووە و لە هەر کۆمەلگایەکیش منداڵ گوێ لێ نەگیرا سەرکۆ نەکرا ئەو منداڵە شکاوە ڕێی وەرنەگیرا ئەو کۆمەلگایە با چاوەڕێ داهاتووی باش نەکە بە دنیایەوە